ڕاستە دەڵێن دکتۆر ئارە یوسف دەستدرێژی کردوتە سەر 5 ئافرەت و یەکێکیانی دووگیان کردووە. ئەو دۆنگۆیانە ڕاستە لەسەر ئەو دکتۆرە بڵاو بۆتەوە یان تەنها قسە و قسەلۆکی ناو سۆشیال میدیایە؟ ئایا ئەو کەسەیەکێ بوو کە ئەو دەنگۆیەی دروست کرد؟ ئایا ئەگەر دکتۆر ئارە ئەو شتەی کردبێ تاوەکو ئێستا دەستگیر کراوە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بینەتێ، وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. لە دوو ڕۆژی ڕابردوو ئەبوبەکر هەڵدان سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیە و ئیدعای ئەوەی کردبوو کە دکتۆرێک لە شاری سلێمانی دەستدرێژی کردوتە سەر 5 ئافرەت و یەکێکیشانی دووگیان کردووە. ئەو پۆستی لەو کاتە دەهات کاتژمێر 6 ئێوارە بوو. بازەوە دەکاتن لە پۆستەکەی پزیشکێک لە شاری سلێمانی دەستدرێژی سێکسی کردوتە سەر ئافرەتان. دوا بە دوای ئەوە یەکسەر دەنگۆی زۆر لە ناو سۆشیال میدیا بڵاو بووە. هەموو پێج و کەناڵەکان باسییان لەوە کرد کە ئەو دکتۆرەیە ئارە یوسف بێتن بەبێ ئەوەی بزانن ئەو دکتۆرە یاخود ئەو دکتۆرە نییە و ڕاستەوخۆ پەنجەی تۆمەتیان بۆ ئەو دکتۆرەیە درێژ کرد و چەندین کەسایەتی و لە چەندین شوێنی سۆشیال میدیا وێنەی ئەو دکتۆرەیان بڵاو کردەوە و ئەو شەیان لەسەر نووسی بوو. ئەو دکتۆرەیە دەستدرێژی کردوتە سەر 5 ئافرەت و یەکێکیشانی دووگیان کردووە. خەڵک پێیان سیر بوو ئەو دکتۆرە دکتۆری پێست و جوانکاریە. واروها باسییان لەوە دەکرد ئەو دکتۆرەیەوەن و ڤیددیۆیان دەگرێتن و دواتر هەڕەشیان لێ دەکا و بۆ جۆرەیە ئافرەتان لە خشتە دەباتن و خەڵکێکی زۆر ئەو قسەیەی کرد. بەڵام دواتر ئەبوبەکر هەڵدان کە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیە دواتر لە کاتژمێر 12 شەو پۆستێکی تری کردەوە. وتی ئەو پزیشکەی باسم کردبوو لە سلێمانی نییە، بەڵام لە 6 ئێوارە باسی لەوەی کرد کە ئەو دکتۆرەیە لە شاری سلێمانیە. بەڵام 12 شەو پۆستێکی تری کردووتی ئەم دکتۆرەیە لە شاری سلێمانی نییە. وەرەوەها ئەم دکتۆرەیەش هاتە سەرخەت و بەبێ دەنجی نەوەستا و هەموو ڕاستیەکانی ئاشکرا کرد دەربارەی ئەو بابەتەیە. دکتۆر ئارە یوسف هاتە سەرخەتووە باسی لەوەی کرد من ئەو دکتۆرەیە نیمە کە خەڵک باز دەکاتن و منیشتاوەکو ئێستا نەگیراوم هیچ کەسێکیش نەهاتووە بە من بڵێ تۆ ئەو کارەیەت کردووە. ئەمە تەنها تۆمەتە خستراوەتە پاڵە من و وە کەسانێک دەیانەوێ ناوی من ناشرین بکەن هۆکارەکە ئەوەش نازانم لەبەرچی خەڵک وا دەکاتن و داوای یاسایی لەسەر هەموو ئەو پێج و کەناڵانە بڵاو دەکەمەوە کە ئەو دەنگۆیان بڵاو کردەوە بە ناوی من کە ئەو کەسەیە کە من بم دەستدرێژم کردبێتە سەر 5 ئافرەت و یەکێکیانم دووگیان کردبێ. بەڵام ئەو دەنگۆیانە هەمویان دوورن لە ڕاستی. وەروها دکتۆر ئارە بۆ سەلماندنی ئەو قسەیەشی ڕاستەوخۆ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کرد. ئەبوبەکر لە بەین تەلەفۆنیەکەدا ئەبوبەکر باز لەوە دەکاتن نەخێر مەبەستم تۆ نەبوو کەسێکی ترە. ئەو کەسەیە لە شاری سلێمانی نییە بەڵکو لە شارەکانی تری کوردستانە، بۆیە لای خەڵکی ئاشکرا بوو. وای دکتۆر ئاراش ڕاستی و دروستی ئەو بابەتەی بۆ خەڵکی ئاشکرا کرد کە ئەو بابەتەیە هیچ پەیوەندێکی بۆ دکتۆرەوە دانیە و ئێستاش لە کلینیکەکەی خۆی داوام دەکاتن و بێکێشە تاوەکو ئێستا هیچ کەسێک نەڕۆیشتە کلینیکەکەی بڵێ تۆ ئاوات کردو و ئاوات کردووە. بۆیە لەو کەیسەدا دکتۆر ئارە بە بێتاوان دەرچوو هیچ شتێکی لەسەر نییە و خەڵکێکی زۆر دەربارەی ئەو بابەتە و دکتۆر ئارە باز دەوەش دەکاتن من بە هیچ زۆرێ قبول ناکەم کە ئەو بابەتە ناڕاستیان دەربارەی من بڵاو کردوتەوە لەبەرەوەی من زۆر دوورم لە باری سۆشیال میدیاوە. من تەنها ئەو کارانێک کە دەیکەم لە سۆشیال میدیا بڵاوی دەکاتەوە و هەر نەشتەرگەریەک یاخود هەر جوانکاریەک بکاتن ئەو دکتۆرەیە لە پێج و کەناڵەکانی خۆی بڵاوی دەکاتەوە. وەروها لە کەناڵ و پێجی تایبەتی خۆی و وەروها لە پێیجی ئینستاگرامەکەی کە تایبەت بەکارە لەوێن دەریش شتەکان بڵاو دەکاتنەوە کە ئەو خاتونانێ دەستنە لای
فیلەر بێ یاخود بۆتۆکس بێ یاخود بۆ پیاوان چەندین نەشتەرگەری و فیلەر و بۆتۆکس و وەروە قشێنانەوە بەدا و دەرمان وەروەها بۆ دیسەمڕێکردنەوەش نەشتەرگەری بچووک بچووک دەکاتن تاوەکو ئێستا ئەو دکتۆرەیە لە شلاری سلێمانی دەنگدانەوەیکی زۆری هەیە وە زۆربەی خانمە مۆدێل و کەسە بەناوبانگەکانی کوردستان سەردانی ئەو دکتۆرەیان کردووە وەروەها لە کۆتاییدا ئەو دکتۆرە بەوە تۆمەتبار کرا بەڵام لە ئێستادا ئەو دکتۆرەیە هیچ تاوانێکی نییە لەو بابەتێ و وەروە ئەوەی ئەو کارەساتەی دروست کردو ناوی ئەو دکتۆرە ئاشکرا بێتن بەو جۆرەیە و بزەڕێتن ئەو کەسەیە سەرۆکی فراکسیۆن یەکگرتووی ئیسلامی بوو و باسی لەوە کرد کە دکتۆرێک هەیە لە شاری سلێمانی دەستدرێژی دەکاتە سەر ئافرەتان بەڵام خەڵک لایەن سەیرە بۆچی شەشی ئێوارە ئەو دکتۆرێ ئەو پۆسەی کرد بەڵام کاتژمێر 12 شەو نزیکەی 4 بۆ 5 کاتژمێر لە کاتژمێر 12 شەو پۆستەکەی خۆی گۆڕی و بۆ قسەکانی خۆی بە هەموو جۆرێک گۆڕی لای خەڵکی زۆر سیر بوو ئایا کەسێکی وا گەورە کە لە پەرلەمانی کوردستان بڕیار بەدەست ئەوە دەتوانێت دەنگ بدا لە زۆربەی بابەتەکان وە لە زۆربەی کۆمنتەکان خەڵک ببوونە دووبەرە هەندێکیان پشتی ئەو دکتۆرەیان دەگرتوت و هەندێکی تریش پشتی کەسانی تر ئەو باسییان لەوە دەکرد پێویستە ئەو کەسێک کە بابەت بڵاو دەکاتەوە زۆر ئاگادار بێت لە بابەت بڵاوکردنەوەکانی لەبەرەوەی تاوەکو ئەوەی نەگەیتە نەتیجەی بابەتەکە پێویست ناکە بابەتەکان بورژێنی وەروها ئەو دکتۆرەیە ناوی چۆن ناو ناوان و وە خەڵکێکی زۆریش باسییان کرد بەڵام لە کۆتاییدا دکتۆرە ئارا بەبێ هیچ ئەنجامێکی نەگەتیڤ لەو بابەتە قورتار بوو وە لە ئێستاشدا کەسێکی بێتاوانە تاوەکو ئێستا هیچ تۆمەتێکی لەسەر ساغ نەبووتەوە و ئێمەش دوێنێکە هەرزوو بابەتەکانمان بینی بەڵام پێمان خۆش نەبوو پۆز بکەین پێمان خۆش بوو بابەتەکە تۆزێکی بەسەردا بچێتەوە گشت ڕاستیەکان ئاشکرا بێتن و ئێمە بتوانین ڕاستی و دروستی بابەتەکە بۆ ئێوەی خۆشەویست باز بکەین و هیوادارین دکتۆر ئارا و هەموو دکتۆرەکانی کوردستان بە شێوازێکی یاسایی و ڕێکوپێک کارەکانی خۆیان بکەن و هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازیین زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا